وەستانی پرۆژە خزمەتگوزاریەکان بەهۆی قەیرانی داراییەوە. ماوەی 10 ساڵە لە سنووری ئیدارەی سۆران هیچ پرۆژەیەک لە بواری پەروەردەیی جێبەجێ نەکراوە. بۆ خوێندنی ساڵی داهاتوو ئیدارەی سۆران پێویستی بە زیاتر لە 150 بۆ 200 بینایی خوێندن دەبێت تا بتوانێت بگونجێت لەگەڵ ستانداری ئەو سیستەمە سویدەی ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت. تەنها لە سەنتەری قەزای سۆران پێویستیان بە 7 خوێندنگا هەیە. سنووری سۆران ڕۆژ لە دوای ڕۆژ لە فراوان بوون و لە زیادبوونی ڕێژەی دانیشتوانە پێویستی بە دروستکردنی قوتابخانەیە بە تایبەتی لە سەنتەری قەزا. ئێستا لەو 2 ساڵ و 3 ساڵی کە ڕابردوو کە بەهۆی ئەوەی کە قوتابی نەهاتە قوتابخانە لە ماڵەوە بوو، بەڵام ئەم ساڵ کە قوتابی هاتە قوتابخانە ڕێژەی قوتابیان لە قوتابخانەکان زیادی کردووە. ئەمەش پێویستی بەڕاستی دروستکردنی قوتابخانە هەیە لە ناو سەنتەری قەزا لە شوێنە دوورەکان. ئێمە پێویستمان بە زیاتر لە 6 بۆ 7 قوتابخانە هەیە بە کۆی گشتی لە هەر 4 ناحیەکانی سنووری قەزای سۆران. سەرەڕای گرفتی بینایی خوێندن نەبوونی مامۆستای پسپۆڕی وانەکانیش گرفتێکی تری پەروەردەی سۆرانە. بۆ پڕکردنەوەی بۆشایی نەبوونی مامۆستا ئەمساڵ زیاتر لە 1500 مامۆستای وانەبێژ لە سنووری ئەو پەروەردەیە بە شێوەی کاتی وانەکانی پێگوتراوەتەوە. زۆربەی گوندە دوورە دەستەکانیش بەهۆی نەبوونی مامۆستا خوێندن تێیدا وەستاوە. واش بڕیارە لە ساڵی داهاتوو ژمارەی وانەبێژانیش کەم بکرێتەوە. بۆ ئەم ساڵ ئێمە زیاتر لە 1500 مامۆستای وانەبێژمان لە سنووری خۆمان دامەزراندووە، چونکە سنووری ئێمە خۆتەن دەزانن سنوورێکی فراوانە، زیاتر لە 300 قوتابخانەی تێدا و 6000 قوتابی تێدایە. بۆیە ئێمە دەرفەتمان بۆ ئەو خوشک و برایانەی کە دەرچوونە لە ساڵانی ڕابردوو لە ماڵەوە بووینە، دەرفەتمان بۆ ڕەخساندن توانیمان زیاتر لە 1500 وانەبێژ دامەزرین. 160 لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران زیاتر وانەبێژەکانن کە لە سەنتەری قەزا و چلەن ناحیەی سیدەکان و خەلیفانیش زۆربەی زۆری ئێمە بە وانەبێژەکان قوتابخانەکانمان پڕ کردوتەوە. بەشێک لە ناوچە سنووریەکانی ئیدارەی سۆران لە سەردەمی ڕژێمی بەعەس بەڕڕاگواستن و کاوڵکاری کەوتووە، تا ئێستاش ئاسەواری ئەو وێرانە بەسەریەوە ماوە. دابشکردنی بودجەی پەرەپێدانی پارێزگاکانیش لەسەر ژمارەی دانیشتوان دەبێت، بۆیە نەیتوانیوە لە ڕووی خزمەتگوزاریەوە خزمەتێک بە پێی پێویست و خواستی هاوڵاتیان و دانیشتوانەکەی بێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.